ياك دوسه خدتها. نام تبارك مجيد من سال 1976 لشاري كركوك لدايق مستجي شاري تمامال في شيء من بس ملواني بو من تمني يانزو دوز صاري لا ملما كنت حتى جيشت 2000 ام مو كارساتا سال 1900 كارساتي بس ما هذا الرسم كهربائي هذا الرسم بو بس قرب ندى تاخذ 2011 دوای 2011 من کەوتمە قوتڵی مەلەوانی لە ئاستی عێراق یەکەم بووم لە کوردستانیش سێجا لە ئاستی عێراق عەفوەن دووەم بووم لە کوردستانە سێجا یەکەم بووم. وەرزی هاوی نەئیستا خەڵک لە مەسبەح مەلا ئەکات بەڵێ من مەدەڕیبم لما لەمانگەی هاوکار لە شاری چمچۆماڵ بەڵێ مەسبەح و ئاوی زێ زۆری جیاوازە ئەو کەسانی لە مەسبەح مەلاکەن ئەبێ زۆر ئاگادار بن لە زێ چونکەم جیاوازیان زۆرە زۆر کەسێکی خۆم چەندها قوتوڵم بڕیە ئەم ئاوی زێ ئەگەر باش مەلەن نەزانیت کۆتایی پێ دێنێ مەسبەح جیاوازە لە ئاوی زێ بۆ کەسانی تێن بۆ سەیرانگا ئاگای لە مناڵەکانیان بێت وڵێ من لە مەسبەح مەلەم کردووە نەخێر جیاوازە لەگەڵ ئاوی زێ من چەندێ خاوە پێداویستی تایبەتم هیچ هینێکی پێم نەکردووە هیچ ڕێگیرێکی لێم نەکردووە بۆ کەمەندانی خۆمە من زۆر احتیاطیە من خۆی گەورە بارەیەکی داوە پێم حەز بە کەمەنداوی خۆم ناکەم زۆر مەلەوانی پاسکیل سیارە شەکانی من زۆری وەرزش Bakkalak ne yapalım?